تا دێت پەیوەندیە سیاسیەکانی پارتی و یەکێتی خراپتر دەبێت. دەستشکانەوەی ئەم دوو حیزبە پێگەی کوردی هێندەی دیکە لە بەغدا لاواز کردووە و لە هەرێمی کوردستانیش هەموو دامەزراوەکانی لە شەرعیەت خستووە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی یەکێتی پێی وایە حیزبەکەی قوربانی زۆری بۆ یەکگرتنی کورد لە بەغدا داوە، بەڵام لایەنێکی دیکە بە خۆسەپاندن و عینادی سیاسی ڕێگر بووە. بەداخەوە هەموو ئەوانی کە لە هەرێمی کوردستانیش ڕوەدا و پێگنێنانی حکوومەتی هەرێمی کوردستانیش خاڵێکی لاوازە بۆ پێگەی ئێمە لە بەغدا و ئەکرا پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر لە پێشتر بووە و ئەمە دەرچێکی گرنگە بوو بۆی کە ئێمە پێکەوە بتوانین لە ئێستای عێراقدا و لەم قۆناغی ئێستای پێکێنانی کابینەی زەیدیدا ئێمە ئیسراری زیاترمان کردایە و پێگەی کورد و دەستکەوت و پێگەکەمان گرنگتر و گەورەتر کردایە لەناو ئەم کابینە تازەیەدا. بەڵام کە ئەوانە نەکرا و کرا بە قوربانی عینادی سیاسی، پێم وانە ئێمە وەکو کورد شتێکی یەکگرتومان تازە بە تازە بۆ سەریە پێ بکرێن. هاوکات ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی پارتی کە حیزبەکەی بەشێکە لە ململانێ نێوخۆییەکانی کورد لە بەغدا دەڵێت بەردەوازەیی بەهێزمان ناکات و پێویستە یەکڕیز بین، هەروەها جەخت دەکاتەوە کە پارتی پاڵپشتی تەواوی کابینە حکومیەکەی عەلی زەیدی دەکات. بەدڵنیاییەوە بەڵایەک کە تووشی کورد هاتووە ئەو ناتەباییەیە، بەداخەوە هەندێک لایەنی سیاسی ناتەباییەکەیان لە بابەتی ئیداریەوە لە بابەتی حەزبیەوە گواستۆتەوە بۆ حاڵەتێک کە خەریکە کاریگەری یان تەزحیە بە مەوزوعی گشتی دەدەن کە کاریگەریان لەسەر ژیانی خەڵکەیە. ئێمە پێویستە یەکڕیز بین بۆ ئەوەی بتوانی زۆرینەی داواکاریەکانمان بەدەست جێبەجێ بکەین. دەبێت یەکڕیز بین بۆ ئەوەی خەڵکێک ناچار بکەین کە ڕێز لە مافەکانی ئێمە بگرێت. هیچ کات پەرتەوازەیی بەهێزمان ناکات، هیچ کاتیش دیژی خۆبوونیش بەهێزمان ناکات. هیوادارین ئەگەر ڕکابەری حەزبی هەیە لە بینی ئەحزابی سیاسیەکان لەسەر ئاستی بابەتی حەزبی بێت، نەگاتە قوربانیدان بە مەلەفی نەتەوەی، نەبێتە هۆکارێک کە زەرەر بە هەرێم بدرێت، زەرەر بە مافە دەستوریەکان بدرێت، زەرەر بە دەستکەوت و بە سەرکەوتنەکانی هەرێمی کوردستان بدرێت لە پێنەوشکاندنی تەرەفێک لە تەرەفەکان یان بە دەستهێنانی دەستکەوتێک بۆ خۆیان. ئاڵۆزی پەیوەندیەکانی پارتی و یەکێتی و ململانەیان لەسەر پلەپۆست زیاتر لە ساڵ و نیوێکە کارکردنی پەرلەمان و پێکهێنانی کابینەی دەیەمی حکوومەتی هەرێمی کوردستانی پەک خستووە. ئەو ململانەیە بۆ بەغدادیش گوازراوەتەوە و پێگەی کورد و قەوارەی هەرێمی کوردستانی هێندەی دیکە لاواز کردووە، کەچی ئەو دوو حیزبە هێشتا هەر لەو ململانەیەدان و گوێ بە لێکەوتە مەترسیدارەکانی نادەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام.